لە ڕۆژی قیامەتە ڕۆژێک هەیە لە بەهەشتا پێڵن ڕۆژی جومعە. لەو ڕۆژەدا خوای پەروەردگار چی دەکات بە ئەهلی بەهەشت؟ چی بە ئەهلی بەهەشت دەفەرمێت؟ جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ لە حەدیثێکی صەحیح دەهاتووە بە پێغەمبەری خوای فەرموو صلی الله علیه وسلم خوای گەورە لە بەهەشتا دۆڵێکی داناوە، شیوێکی داناوە، بەڵام مەگەر ڕەب العالەمین خۆی بزانێت چەندێک گەورەیە. ئەم دۆڵە ئەم شیوە بۆنی لە بۆنی میسک خۆشترە، زۆر سپیە. لەوێ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەر هەمویان لەو دۆڵە گەورەدا ئەهلی بەهەشت دانیشن لەبان کورسی نور، شەهیدەکان و ڕازگۆیان دێن لەبان کورسی ئاڵتون دانیشن، ئیمانداران لەبان کورسی دانیشن. ئەمجا لەو شوێنە خۆشەدا کە بە خزمەتی پێغەمبەران دەگەی سەلامی خوایان لەسەر بێت، چەندێک خۆشە دەڵێن ئەمە محەممەدە صلی الله عليه وسلم، ئەوە ئیبراهیمە سەلامی خوای لەسەر بێ، ئەوە موسایە، ئەوە عیسایە، ئەوە نوحە و ئادەمە، ئەوە فڵانە و فڵانە سەلامی خوایان لەسەر بێ، ئەوە ئەبوو بەکر و سیدیق و عومەر و عوثمان و عەلی ڕەزای خوایان لێبێ، ئەوە سەحابە و تابعینە، ئەوە خواناسانە. ئالەو شوێنەدا کە خوای پەروەردگار هەموو پێغەمبەران و ئەهلی بەهەشتی کۆکردەوە سەلامی خوایان لەسەر بێ، ئالەو دۆڵ و شیوەدا خوای پەروەردگار فەیەتەجەلا لەهم ڕەبوهم، خوای گەورە خۆی پیشانی ئەهلی بەهەشت دەدات. ئەوان لە بەهەشتا لەو دۆڵە خۆشەدا خوا لەو کەسانەمان بگێڕێ کە ئاوا چۆن ئێستا دانیشتن و گوێ لەوتار دەگرین، هەمومان ئاوا تەماشا دەکەین. ئینشاڵڵا ڕۆژێکێ بێ خوا لە بەهەشتا کۆمان دەکاتەوە ئاوا ئامادە کراوین بۆ ئەوەی بەبینینی خوا شاد بین، ئەو پەروەردگاری کە خۆشمان دەوێت لێی دەترسین. لەو دۆڵە خۆشەدا بەبینینی شاد بین لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە سەلامی خوایان لەسەر بێ. هەمە ئەهلی بەهەشتە لە دۆڵێکدان بەبینینی خوای گەورە شاد ئەبن. بەڵام ئەهلی دۆزەخ لە دۆڵدان لە چی دۆڵێکدان؟ لە دۆڵی غەی، دۆڵی غەی بۆ ئەو کەسانەی کە نوێژەکانیان تاخیر دەکەن، بۆ ئەو کەسانەی کە نوێژ بە فیڕۆ ئەدەن. دۆڵی سەقەرمانەیە بۆ نوێژنەکەرەکان و خوانەناسان، دۆڵی وەیلمان هەیە، سجنی بولسمان هەیە کە بۆ ئەو کەسانەی بولەس، بۆ ئەو کەسانەی کە متەکەبیر بوون لە دنیادا بەرامبەر بە دینی خوا لوتیان بەرز بوو. ئەهلی بەهەشت لە دۆڵێکدا و لە شیوێکدا بەبینینی خوا شاد دەبن. ئەهلی دۆزەخیش لە دۆڵ و شیوێکی تردا بەس ناوەکەیان دۆڵ و شیوە، بەڵام جیاوازیان بەراورد ناکرێ. ئەگەن بە خزمەتی چی؟ ئەهلی بەهەشت بەبینینی خوا شاد دەبن، ئەهلی دۆزەخیش دەکەن بە ئاگری دۆزەخ و سزای خوای پەروەردگار.